بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. لێرەوە لە ڕێگەی بەرنامەی خزمەتەوە دەستی خزمەت دەخەینە خزمەتی ئێوەی هاونیشتیمانی خۆشەویست و دەبێت بەرپرسانی ئەم هەرێمە لە خزمەت ئێوەدا بن. بەرنامەی خزمەت بە ئەرکی خۆی دەزانێت لە نزیکەوە لەگەڵ ئەو نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی کە ناردوونیەتە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا و وەزارەت و بەڕێوەبەرایەتە گشتیەکان بۆ خزمەتی ئێوەی هاونیشتیمانیان دیدار ساز بدات تا بزانین ئەوان کە نوێنەری کۆمەڵی ئیسلامین و بڕیارە خزمەتی ئێوەی هاونیشتیمانی بکەن بزانین چه خزمەتێکیان لە ماوەی ڕابردوودا کردووە. یەکەم ئەڵقەی بەرنامەی خزمەت لەگەڵ بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی دەبێت. مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە یەکەم ئەڵقەی بەرنامەی خزمەت. زۆر سپاس بۆ جەنابێت کاکدانە. زۆر سپاس. مامۆستا لێەوە دەست پێ بکەین کاتێک ئێوە ئەم ئەرکەتان وەرگرت و ئەم ئەرکەتان پێس پێدرا هەرێمی کوردستان گیرۆدەی کۆمەڵە قەیران بوو. یعنی باوڵین قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، قەیرانی یاسایی، قەیرانی دواکەوتنی موچە، زۆرێک لەم قەیرانانەی تر. تا چەند ئەمە بووە مای ڕێگر لە بەردەم بەرەو پێشچوون و خزمەتکردنی زیاتری ئێوە بە هاونیشتیمانیان و هاوڵاتیان کە بێگومان زۆر جار ئەم قەیرانانەوە لە بەرپرسانەکات وەک پێویست نەتوانن ئەوەی لە نەخشە و پلانیانە هەیە جێبەجێکەن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بە جەنابەت کاکدانە بۆ هاوکارەکانیشت و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم بەو دیدارە و بەو بەرنامە تازەی ئێوەی بەڕێز بە پێویستی شێزانم بۆی خەڵک بزانێت کە نوێنەرەکانی ئەوانی ئەرک و بەرپرسیارەتیان لەسەر بنەمای متمانەی دەنگی ئەوان وەرگرتووە چی ئەکان یان چیان کردووە بەرنامە و پلانیان چیە کێشەکانیان چیە لە نزیکەوە ئاگادار بن. بۆیە جێگەی خۆیەتی بەرنامەکە و هیوادارم تا کۆتا بەرپرسیارەتەکان بەرنامەکە بڕات. لە ڕاستیە پێگەێنانی کابینە ئەم جارەی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ئاستی هەولێر کابینەی حکوومەت چ لە ئاستی پێگەێنانی کابینەی حکوومەتە خۆجێیەکان لە پارێزگاکانە لە بنەمایە بەرنمەیەکی جوان بوو و وەڵامدانەوەی بارودۆخی ئێستەی کوردستان بوو کە کوردستان بە کۆمەڵێ بارودۆخی وایە تێئەپەڕێت لە بارودۆخێکایە کە ناکرێ حیزبێک یان دوو حیزب بە تەنها حکوومەت پێک بێنن ئەوە هەموو بۆچوونەکان بۆ ئاراستەیە بوو کە حکوومەتێکی سەرکەوتوو نابێ بەوەی ئەو تەحەدیانەی کە لە بەردەم هەرێمی کوردستان چ لە ناو خۆ چ لە دەرەوە هەیە. ئامانجەکە ئەوە بوو ئیسیقرارێک بێتە ئاراوە و ئارامیەک باڵکێشە بەسەر پرۆسەی بەڕێوەبردنە لە کوردستان. ئەگەرچی بەداخەوەکو پێویست ئامانجەکە ناتە دیوە ئەو ئامانجەی لە پێناویە کابینەکە دروست بوو هەر لە کابینەکە لە کابینەی حکوومەتی هەرێم چ کابینەی حکوومەتی خۆجێیی لە ئاستی پێویستانە بوو ڕوبەڕووی کێشە و تەنگژە بوویەوە. بۆیە لە بنەمایە دروستکردنی حکوومەتێکی لەو جۆرە خاڵی لاوازی هەیە بەڵام لەبەرەوەی خاڵە گرنگەکە بەرژەوەندی گشتی وڵات بوو ئارامی و ئاسایش بوو پێتێپەڕینی کوردستان بوو بە قۆناغێکی حساسە جێگەی دەستخۆشی بوو. حکوومەتیش کاتێک پێگێت لەسەر بنەمای کۆمەڵێ بەرنامەی جیاجیە یعنی ئێستا کۆمەڵی ئیسلامی کە بەرنامەی تایبەت بە خۆی هەبوو لە هەڵبژاردنەکانە بەڵێنی بە خەڵک داوە ئەگەر کۆمەڵی ئیسلامی بە تەنها یان لەگەڵ یەک حیزبی ترا حکوومەت دروستکە و توانای ئەوەی هەبێت متمانەی دەنگەکانی لەو ئاستابن ئەوە بە تەواوەتیە بێ پابند بێ بۆ بەرنامەی کە دایناوە بۆ بەڵێنانی کە دایەتی بە خەڵک. بەڵام کاتێک حکوومەتێک لە 5 حیزب دروستە بێ ئەوە بە دڵنیایی بەرنمەیەک دروستە بێت لە بەرنامەی 5 حیزبە کەمتر ڕنگدانەوەی بە تەنها ویست و حەزی حیزبێکە لیستێکە دەنگدەرانێکە. ئەم کابینێش کە دروست بوو لە سەرەتایە بەرنامە و بەرنمەیەکی زۆر جوانی هەبوو یەک لە گرنگترین بەرنمەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بووە بەرپاکردنی چاکسازی بوو و فراهەمکردنی خزمەتگوزاریە جۆراوجۆرەکان بوو بۆ خەڵک. بەڵام بەداخەوە ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی زۆر بوویەوە. قەیرانەکان بەشێکیان پەیوەندی بە خۆمانەوەی هەرێمی کوردستان بەشێکیان بە پەیوەندیان بە دەرەوەی هەرێمی کوردستان دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان و حیزبەکانی کوردستانەوە هەیە وەکو شەڕی داعش و قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوت و بڕانی بودجە لە بەغاوە. بەڵام ئەوەی پەیوەندی بە خۆمان و حیزبەکانەوە هەیە
ئەو قێرانە سیاسیە لەسەر پۆستی سەرۆکیاریم دروست بووە و ڕێگنەکەوتنی حیزبەکان و لە دەرەنجامی هەموو ئەمانەشام پەرلەمان با بڵێن لە کارە ڕۆژانەیەکانی پەخراوە و حکوومەتیش ڕوبەڕووی گرفتی گەورە بووەتەوە بۆی کە 4 وەزیر کە لە ڕێگەی پەرلەمان و متمانیان وەرگرتووە بنێرێنەوە ماڵەوە. ئەمە بەڕاستی یەک زەربەی زۆر خراپ بوو لە جەستەی پەیکەری بەڕێوەبردنرا لە هەرێمی کوردستانە، چونکە لە ڕاستیە من لێرە نیم بەهۆی قووەتی هێزی حیزبەکەمەوە، بەهۆی هێزی چەکدارەوە، بەهۆی عەشیرەتەوە، بەهۆی دەوڵەمەندیمەوە، بۆی هیچ شتێکی لەوانەوە، بەڵکو من لێرەم بەهۆی هێزی سندوقەکانی دەنگەوە. وەزیرەکەی کۆمەڵ لەوەیە بەهۆی هێزی دەنگەکان، بەهۆی هێزی منطقی بیرکردنەوە بە سندوقی دەنگدانەوە. بەڵام کاتێک منطقی بیرکردنەوە منطقی هێزە گۆڕێت لە سندوقەوە بۆ هێزی سەربازی و گرتنە دەستی جونگەکان و تەحەکوم بە وڵاتەوە لەلایەن حیزبێکیان دوانیان سیان هەرچەندێکەوە، ئەوە بەڕاستی هاوکێشەکان ئەشێوێن و ئینسان ناتوانێت بەو جۆرەی پێویستە لە بەرژەوەندی خەڵکایە و بەو جۆرەی کە بەرنامەی بۆ دانراوە تەمەنایەتی خولیایەتی کاروبارەکان بەڕێوە بەرێ. بۆ نمونە یعنی کاتێک حکوومەتێک لەسەر ڕوتێکی ئاسایی بڕوە، ئەوە حکوومەت هەموو بەشدارن لە قرارە گرنگەکانی ژیانە ئەو کادیرەکانی حکوومەت. بۆ نمونە ئەو بڕیارانە پەیوەندیان بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە، پەیوەندیان بە فەرمانڕەوایی کوردستانەوەی بە شێوەیەکی گشتی ئەبێ ئەو ئەنجومەنی وەزیرانە هەموو بەشدار بن لە پرۆسەکانی بڕیاردانە بە هەر کەسە و هەر حیزبەش لە ڕوانگەی وەزیر و نوێنەرەکانی خۆیەوە بە پێی قەبارەی خۆی بەشدارە بێ. بەڵام بەداخەوە لە کوردستانە ئەوە نییە. ئەمەش کێشە و گرفتی گەورە ڕوبەڕووی پرۆسی بەڕێوەبردن. زۆر باش ئەگە بێنەوە سەر بەڕێوەبەرایەتەکە ئێوە کە بەڕێوەبەرایەتێکی زۆر حساسە و لەگەڵ کۆمەڵێک چین و توێژ تەماسی هەیە و ئیشوکاری هەیە کە بەڕاستی چین و توێژێکی زۆر گرنگن لە کۆمەڵگەیە. تا چەند ئەو قەیرانانەی من باسم کرد و جەنابەت بە تەفسیلتر باست کرد تەئسیری کردووە، کاریگەری داناوە لەسەرەوەی کە ئەو بەرنامەی هەم کۆمەڵی ئیسلامی و هەم جەنابەت بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە ویستت جێبەجێ بکەی جێبەجێ نەکراوە. لە ڕاستیە من بەش بە حاڵی خۆم کاتێ ئەم ئەرک و بەرپرسیارەتەم وەرگرت بەر لەوەی وەریگرم دیراسەم کرد، ینی بیرم لە ئەرکە قورسەکەی ئێرە کردەوە و لەگەڵیشا ئەو تموح و خولیایی خۆم هەمە. یعنی بۆ نمونە ئێمە پێش ئەوەی لە بینە ناو ئەرکەکان بەرپرسیارەتەکان وەرگین، من بۆ خۆم قسەم هەیە و دیراسەم هەیە و لێکۆڵینەوەم هەیە و وتارم هەیە لەسەر گەندەڵی، لەسەر باشکردنی پرۆسی بەڕێوەبردن، لەسەر چۆنێتی باشتر گەیاندنی خزمەتگوزاریەکان بە خەڵک، هەموو ئەوانە. یەک لە ئامانجە گرنگەکانی وەرگرتنی و پۆستە ئەوەیە کە تۆ بەشداربی لەم پرۆسی گۆڕانکاریە، لەم پرۆسی باشکردنی بەڕێوەبەریە، لەم پرۆسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. بەڵام بەداخەوە قەیرانەکان ڕاستەوخۆ کاریگەری گەورەیان هەیە، بەڵام سەرڕای کاریگەری گەورەی قەیرانەکان من بە هیچ جۆرێک ساد نەبوومەتەوە و ئەو پەڕی توانە ئەگەر داتاشینیش بێ لە بەرد هەوڵم داوە لە ئاست بەرپرسیارەتەکەی خۆم هەر کاتێک زانیم چاوەڕوانی خەڵک چ فەرمانگەکان و کارمەندان چ ئەو هەوڵاتیانی کە خزمەتگوزاریەکانیان پێشکەشەکرێ و چاوەڕوانی ئەوەن حکوومەت لە ڕێگەی بەرنامەی خزمەتکردنی کۆمەڵایەتیەوە خزمەتێک بە کۆمەلگە بگەێنێ لە ڕێی موەسسە کۆمەڵایەتیەکانەوە چ ئەوان ناڕازی بن لەگەڵ ئەو هاوکێشەی کە ئێستا لە واقعەکە هەیە، ئەو ئیمکانیەتی لە بەردەستە، ئەو گرفت و تەگەرانی هەیە، ئەو قەیرانی داراییە، ئەو کەمەی بودجە کەمی کە هەیە، ئەوەی کە ڕێگرە لە بەردەم پاڵنەرێکی باشە بۆ کارمەند و کارکردن نەگەر کارمەند بەڕێوەبەری وەرپرسەکانیش کە بۆ نمونە موچە و دواکەوتنی و کەمبوونەوەی بەهۆی پاشەکەوتکردنەوە. هەر کاتێ زانیم هاوکێشەکە من تیا قەرزارە بوو ئەوە بە دڵنیاییەوە سعاتێک زووتر هەم لای خەڵک و جەماوەر هەم لە بەردەم حیزبەکەمە بڵێ من ناتوانم بەم بەرپرسیارەتە ئاسم. بەڵام خۆشبەختانە ئێمە بە عەشقەوە بە ئیمانەوە بە باوەڕەوە کارەکەین، بە بەهاو ئەخلاقەوە کارەکەین و لە کارکردنما من زۆر زۆر ئاسوودەم سەرڕای ئەوەی کە بەڕاستی بەڕێوەبردن بەرپرسیارەتی لە ئێستایا ئەرکێکی زۆر زۆر قورسە. چۆن ئاسوودەی لە کاتێکا کەمەندامان و ئەو خاوەن پێداویستە تایبەتەکان چەندین مانگە موچەیان وەرنەگرتووە؟
لەوە عەزابە چێژم بە پێچەوانەوە لەوەی کە ئەوەی لە خەون و خۆلیاما هەیە ئەوەی لە بەپێی ئەرک و بەپێی ئەرکە یاساییەکان بەپێی بەرژەوەندی گشتیەکەوێتە سەر موەسساتی کۆمەڵایەتی لەوانە ئاسوودەم بە دڵنیاییەوە مەسەڵەن هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە ئێستا حالیان 4 مانگی ساڵی 2015 3 مانگی 2016یان وەرنەگرتووە و موچەکانیان ڕوبەڕووی کێشە بۆتەوە موچەی هاوکاری کۆمەڵایەتی بۆ چاودێری خێزان ئەوەش بە هەمان شێوە ڕوبەڕووی کێشە بۆتەوە ڕاگیراوە لەمانە ئاسوودەم بەڵاوانی ئێوەکو بەڕێوەبەرایەتی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەیە لەوەی کە ئەم موچانە نەدراوە یان ئەو پەیوەندی نییە بە ئێوە نەخێر ئەوەی لەسەر ئێمەیە ڕاپەڕاندنی ئەرکەکانە تا ئەو کاتێگاتە پارەکە دەفاکرێ دەفاکردنی پارە خەرجکردنی پارەکان بە تەواوەتی لە پسپۆڕی وەزارەتی داراییە یعنی ئەوەی لەسەر ئێمەیە طبعا بیانوەکە ئەوەیە کە چاکسازی بکرێت لە لیستەکانی کە مندامانە و چاودێری خێزانە لە ڕاستیان بیانوە ڕاست نییە ئەکرێمچەکان ڕانێگیرێن و پرۆسی چاکسازیش دێنە سەر مەلەفە لە بەرەوەی بزانین لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوەیە ئاستی گەندەڵی و بندیوار تا چەند چ ئاستێک بۆ پێشتر هەڵبەت بەڵام بەجارە ئەو بپرسم کاتێک تۆیت ئەم بەڕێوەبەرایەتیە کە بەڕێوەبەرایەتی گشتیە لەسەر ئاستی پارێزگا و حەوت بەڕێوەبەرایەتی لە خوار خۆیەوە هەیە و 1800 کارمەندی هەیە بەپێی زانیاریەکانی ئێمە و نزیکی 68,000 کەس موچە لەم بەڕێوەبەرایەتیە وەرەگرێت تۆ بەتەنها هاتوویت ئەم بەتەنهابوونەی تۆ وەکو عومەر گوڵپی کە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لەم بەڕێوەبەرایەتیە نەبووتە گرفت لە بەردەم ئەوەی کە نامۆ بیت لەناو ئەم هەموویە و کارەکانت بەڕێوە نەچێ و لەمپەری سیاسیت بۆ دروست نەکراوە کۆمەڵی ئیسلامی هێزێکە لەناو خەڵکەوە هاتووە متمانەشی لە دەنگدەرانە وەرگرتووە ئەم قووەتە ئەم مەنتیقی بیرکردنەوە بەو جۆرە و ئەکات ئەو کەسانی بەرپرسیارەتی وەرەگرن لەسەر بنەمای نەتیجەی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕێکەوتنی حیزبەکان هەست بە نامۆبوون نەکەن و هەستکەن بەڕاستی ئەوان من بۆ خۆم هەستەکەم ئەرک و بەرپرسیارەتێکی ئەخلاقی و قانونیم لەسەر شانە و ئەمە لەلایەکی ترەوە لە ڕاستیا ئەو بیرۆکەی کە پێشتر پێڕەو کراوە هەر حیزبێ و وەزارەتێک کە لای خۆی بووە لە حرەسی بەردەرگاکەوە تاوەکو وەزیرەکە هەمووی لەسەر بنەمای تەسکیی حیزبەکەی خۆی داناوە هەمووی جاری وای لە خزم و خزمەکانی خۆشیان داناوە یعنی ئەبینی جاری وای وەزارەتێک کۆمەڵی خزمی تایە کۆمەڵی خەڵک سەر بە عاشیرەتێکتە ئەم بیرکردنەوەانە زۆر غەڵەتن عومەر ئەوترێت لەگەڵ ئەو لایەنە سلبش ئەوتر لایەنە ئیجابەکانی ئەوەیە بۆ نمونە ئەم بەڕێوەبەرە لێرە بۆی بتوانێت بەرنامەکانی سیاسەت بەڵێ ینی بەڕێوەبەرێکی خوار خۆی یا کارمەندێک فەرمانبەرێک نتوانێت ببێتە ئەرقە لەو کۆسب ئەو کەسانە دابنێت کە لە حیزبەکەی خۆین و دڵسۆزی خۆین خۆی من لە ڕاستیە مادەم من بە تایبەت ئەم موەسسەی ئێمە موەسسەی کارکردن بۆ خەڵکی فەقیر و هەژار لەخوا بەزیابێت خۆشحاڵیش بووم کە هاتمە ئێرە بینیم زۆرینەی زۆری ئەو کەسانی کە لێرە فەرمانبەرن بەرپرسیارەتیان هەیە بەڕێوەبەرن بەرپرسی هۆبە و بەشەکانن بە ئاستی جیاجیا ئەرک و بەرپرسیارەتیان هەیە زۆر دڵسۆزانە کارەکەن و خەڵکی پەرۆشن و ئەخلاقیانە کارەکەن پیشەیانە کارەکەن من لەوە ئاسوودە بووم کە ئیتر سوتفەیە هەر هۆکارەکە پەیوەندی بەوانیش و بەم نیشەوە هەیە مامەڵەی هەردوو لامانەوە هەیە من هەموو ئەو کەسانی کارەکەن لەم دامەزراوە لە ئاستی هەر حەوت بەڕێوەبەرێتیەکە و دیوانی بەڕێوەبەراتی گشتیش زۆر هاوکارن لەگەڵما زۆر متعاونن لەگەڵ یەک زۆر تەباین و لەگەڵ هەردوو بەڕێزان جێگری بەڕێوەبەرانی گشتی یاریدەدەرانی بەڕێوەبەرانی گشتی لەگەڵ هەر حەوت مدیری دایرەکەمان لەناو شار و لە دەرەوەی شار چەمچەماڵ و ڕانیە و دەربەنی خان و شارە زۆر لە هەڵەبجەی شەهید لەگەڵ هەموو بەرپرسی هۆبەکان و وەشەکان و سنتەرەکان و پەیمانگاکان تۆ ڕێگری یاسایی و سیاسی شت نییە نەخێر یعنی ئەوەی لە سلێمانیە تەمە ناکەم لە هەموو بەڕێوەبەرێتێکی گشتیە ئەمە هەبوو بێت بەڵام تا ئێستا ئێمە زۆر خۆشحاڵین من زۆر ئاسوودەم زۆر برایانە زۆر لەگەڵ خوشکەکان زۆر براو خوشکانە کارەکەین و ئەو ڕێگریانەی کە هەر شانی بازنین لە چاو ئەو هەماهەنگی و ئاسانکاریەکەی بێتە ئێرە بابزانین مامۆستا عومەر لە ڕووی ئیمتیازە کەسیەکانەوە بۆ نمونە تۆ چیت بۆ کراوە پارە پاسەوان خانوو شۆفێری تایبەت وە زەوی ئەو ئیمتیازانە چین کە عومەر گوڵپی پێش بوون بە بەڕێوەبەری گشتی
نەی بووە ئێستا بەهۆی ئەم پۆستەوە بەهۆی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامیەوە مەرگوڵپی کۆمەڵێک ئیمتیازی هەیە بە دەنگدەرانی کۆمەڵ ئەندام و لایەنگرانی کۆمەڵ و هاونیشتیمانیانیش بزانن تۆ بە چ ئیمتیازێک گەیشتیتی. بەڵام خۆی بەداخەوە پلە و پۆست و ئەرک و بەرپرسیارەتی لە ذهنی هەمومانە زۆر پێوەست کراوەتەوە بە دەوڵەمەند بوون لە سوودمەندبوونێک یعنی بێ ئەندازە لە دەرەوەی سنووری خۆی ئەگەرنا لە تەواوی دنیا ئەو کەسانەی بەرپرسیارەتەکان وەرەگرن بەپی یاسا کۆمەڵێ ئاسانکاری و با بڵێن ئیمتیازیان پێدراوە کە بەهۆیەوە ئاسانتر ئەتوان بە ئەرکەکانی سەرشانیان هەستن یعنی ئەگەرنا هیچ دافعێک نامێنێ کەسێک وەزیر بێ لەگەڵ کەسێک مدیرێک بێ لەگەڵ مۆزەفێکە کەسێک پۆستەکەی بەڕێوەبەری گشتی بێ لەگەڵ کەسێکی تر ئەمە لە لایەکی ترەوە بێجگاوەی کە ئەم پۆستانە حساسن ئەندام پەرلەمانە دادوەرە وەزیرە بەڕێوەبەری گشتی ئەندامیان جومەری پارێزگایە ئەبێ بایی هێندە ژیانی مسۆگەر بێ بۆی و کەسە پەنانە باتە بەر شتی تر لە لاڕێوە و لە دەرەوەی یاساکان ئیمتیاز بۆ خۆی پێیاکە بەداخەوە لە ڕاوەوە تو مسۆگەر کراوە چین بزانین من خۆشحاڵیشم بەوە بەڕاستی کە هیچ شتێک ئەوەی پەیوەندی بە پۆست و ئیمتیازەوە هەیە من سوودمەند نەبووم لی تاوەکو نائاسوودە بم لە کاری بەرپرسیارەتەکەمە لە کاری پۆستەکەمە ببینم خەڵک موچەندی وەریگرێ من موچەکەم زۆرە ببینم خەڵک مەسەن خانووینە من خانوم هەیە ببینم حیمایە نازانم هەموو ئەوانە من کە هاتوومەتە ئێرە چۆن هاتووم هەر ئێستش هەر خۆمم ینی بەبێ هیچ شتێک لەو ئیمتیازانەی کە هەن تەنها یەک ئۆتۆمبیل لە زیممایە لە ئەستۆی منایە تا ئەو کاتەی لەم بەرپرسیارەتەم دوای ئەوژە خۆی تەسلیم یەکەمەوە ئۆتۆمبیلە بۆچی بەکارێنی ڕاستیەکەی ئۆتۆمبیلە ئەو کەسانەی خاوەنی پلەی تایبەتن بەپی یاسا ئەتوانن ئۆتۆمبیلێک بۆ کاری ڕۆژانی خۆیان بەکاربێنن بۆ ئاسانکاری ژیانی ڕۆژانەیان و کارە هەم ڕسمیەکان هەم ناڕسمیەکان بەڵام من سپاس بۆخوا هەر ئەخلاقیان ڕێگەم بە خۆم نەداوە لە ژیانی تایبەتی خۆما بەکاری بێنم تەنها بۆ ئەرک و بەرپرسیارەتی فەرمیەکەم بەکارێنم تەنانەت هێندێک جار کاتێک نیگەرانی خەڵک گەگاتە ئاستێکی توندیان بۆ نمونە موچە لە سەرەتای ساڵی 2016 ماوەیەکی زۆر دواکەوت کۆتایی ساڵی 2015 4 مانگ نەدرا مانگرتن و ناڕزایی خۆپشاندان بوو هێندێک کاتی تریش لە کاتی ئاساییشا من ئۆتۆمبیلی تایبەتی خۆم بەکارێنم کە لە کاتێکە مافی خۆمە و یانی حەقی خۆمە بەپی یاساکارێکی یاساییشەکە بۆ ئەرک و بەرپرسیارەتی حکومیەکەشەکە من ئۆتۆمبیلەکەی حکوومەت بەکاربێنم بەڵام لە ڕاستیە من زۆربەی کات ئۆتۆمبیلە تایبەتەکەی خۆشم چێن کەسە نزیەکانی عومەر گوڵپی کە لە بەڕێوەبەرایەتیەکە سوودمەند بوون و دامەزراون کە پێشتر دانەمەزراون یان چێن ئەوانەی ئەو لێشاوە فەرمانبەری کە لەسەر لیستی کۆمەڵ لە بەڕێوەبەرایەتەکەی تۆ بەهۆی کۆمەڵ بوونیانەوە تۆ داومەزراندون لەخوا بەزیابە هیچ کەس لە ڕاستیە پێشتر پۆستی بەڕێوەبەری گشتی ئەکرا 2 3 کەس 4 کەس 5 کەس 6 کەس یان بۆ زیر 10 کەس لەگەڵ خۆی دامەزرێنە ئەم جارەیان تاوان بەشێکی گەورەی بەهۆی قەیرانی داراییەوە بەڵام من ئەگەر تەنانەت قەیرانی داراییش نەبووایە بە هیچ جۆرە پێشتر جەزمونم هەیە لە شوێنی تری کارکردن کە بە هیچ جۆرە لەسەر بنەمای خزمەتی و ڕەفیقاتی و حیزباتی و ئەوانە هیچ کەسێک هیچ ئەرکێکی پێ ناسپێرم تەنانەت ئێستش لە کاتی کارە هەر بە هەمان نەفەس مامەڵەیەکەم هەرگیز تەماشام نەکردووە ئەوە لە چی بەسەر ئەو بەسەرینە ئەوە ئیسلامیە ئەوە ئەلمانیە ئەمە یەکێتیەوە پارتیەوە گۆڕانە ئەوە کۆمەڵە بە هیچ جۆرێک وەک یەک لەسەر بنەمای پیشەیی بوون لەسەر بنەمای توانە و کەفاءە ئەرک و بەرپرسیارەتیەکان ئیمتیازەتەکان ئەدەمە ئەو کەسانی کە لێرەن چ لە دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی بن چ لە بەڕێوەبەرایەتیەکانی تر بن و چاوم لەوە نییە بەڕاستی چونکە حیزب بەوە دەوڵەمەند نابێت بەوە بەهێز نابێتەوە کادیرەکانی دامەزرێنی حیزب بە خزمەتکردن بەوە دەوڵەمەند نەبێ بەوە بەهێزە بێ بەوە جەماوەری زیادەکە بەوە دەنگی زیادەکە کە کارکەن لە چوارچێوەی یاسا و ڕێنمایە خزمەتی خەڵککەن و خەڵک جێدەستیان ببینێ حیزبی سیاسی لە ڕێگەی خزمەتکردنەوە لە ڕێگەی بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکەوە لە ڕێگەی بەدیهێنانی بەرنامەکانی هەڵبژاردننی خۆیانەوە لە ڕێگەی بە کردارکردنی دروشمەکانەوە ئەتوانێت دەنگ زیاد کە ئەتوانێت جێپێ خۆی لە ناو خەڵکە بەهێزکات تۆڵەی حیزب بەوە قازانجێکی باشەکە کە خزمەت بکە بە خەڵک ئێوە لە بەڕێوەبەرایەتەکەی خۆتان توانیوتانە چه خزمەتێک بگەن بە هاونیشتیمانیان بە شێوازێکی گشتی و بە تایبەت ئەوانەی کە لە چوار چێوەی
وەزارەتەکەی با بڵین بەڕێوەبەرایەتی گشتەکەی ئێوەیان ئێوە چیتان کردو ینی بۆ نمونە ئێستا هاوڵاتیانیانێ بزانن عومەر گوڵپی لە ماوەی ڕابردووە چی کردووە زانین تۆ چیت کردووە دوو جۆر بەڕێوەبردن هەیە بەڕێوەبردنێکی ئاسایی لە بارودۆخی ئاساییە کاتێ شەڕ نییە کاتێک قەیران نییە کاتێک گیرروگرفتی دارایی نییە کاتێک گیرروگرفتی سیاسی نییە لە قۆناغی با بڵێن وەستان و گەشە ئەمە بەڕێوەبردنێکە جیاوازە لەو بەڕێوەبردنەی کە کاتی قەیرانەکان هەیە یعنی ئەمە ئیداری مەشاکیلەکەین ئیداری قەیرانەکەین ئیدارەیەکی تایبەتە وە کەسی تایبەت و بە ئەزمون و شارەزا و بەتوانا و بەهێزیەوێ بۆیە ئەم وەرگرتنی پۆستەکان لەم 2 ساڵی ڕابردووە بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ هەر حیزبێکی تریش بۆ هەر کەسێکی تریش هەرکەکانی وەرگرتووە تەحەدایەکی زۆر بەهێز بووە کە تیایدا بە تەواوەتی ئەبێتە بەشێک لە قەیرانەکان یان نەخێر بەشێکە لە چارەسەر بەشێکە لە ململانێ لەگەڵ قەیران و کێشەکان ئەم ئەرکەی ئێمەش کە لێرە بۆ وەرمانگرتووە پۆستی بەڕێوەبەری گشتی ئەرکی بەڕێوەبەری گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی بەڕاستی هەر ماوەی 11 مانگی ڕابردوو هێشتا نەبووتە ساڵێک کە من لێرەم ئەرکی ئیدارەدانی قەیرانەکان بۆ بە باشترین شێوە و ئەتوانم بڵێم ئەو کەسانەی کە ئیشەکانی منەبینن یان متابعەکەن یان لە ڕێگەی سایت و ئیعلامەوە یان لە ڕێگەی پەیج و تۆڕی کۆمەڵایەتیەوە من خۆم ئاسوودەم ئەگەر ئاسوودە نەبوومایە هەرگیز نەمەدانی بەرامبەر ئەمەی کە ئێستا هەیە کاتێک کە ئەو هەموو کێشە و گرفتانە هەیە تۆ بێ ئیدارەی کێشە و قەیرانەکان بکەیت سەرڕای هەموو ئەوانش ئێمە بە هیچ جۆرێک $1 1 دینار با بڵێن بە خراپ بەکارمان نەهێناوە بۆ بەرژەوەندی شخصی خۆمانیان حیزبەکەمان یان ئەو خەڵکانی لەگەڵمانان ئامادەن بەڕێوەبەرایەتەکەتان ئامادەی بووی ئەگەر لایانی پەیوەندیداربوونە چاودێری دارایی بێتە ئێرە سەیری حساباتەکانی لە ڕاستیا هیچ یەکێک لەوانە بە ئیدعا نابێت ئێمە با بڵێن حساباتمان بە فلتەری گەنجینەکان ئاڕوە ئەوان یەکەم چاودێرن دووەم چاودێری دارایی هەیە بەڵە سێیەم پشکنینمان هەیە لە وەزارەتەوە چوارەم ئەنجومەنی پارێزگا لێرە ناو بەناو هاتوونی استفساریان کردووە پێنجەم دەستگاکانی ڕاگەیاندن بە هەمان شێوە شەشەم حیزبەکەی خۆشمان ئەوەنە فلتەر و چاودێرمان بەسەرەوە هەیە کە سوپاس بۆخوا سەربەرز بینتیایە با پرسیارە بکەم ئێوە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتیە کۆمەڵێک شوێنی هەستیار سەر بە ئێوەن بۆ نمونە یعنی ئەگەر لە بچووکترین شتەوە دەستێکن لە دایانگاکانەوە لە بەڵێن ئەو خانانەی کە بە ساڵاتچوانی تایە بۆ نمونە لە کۆمەڵێک شوێنەوە ئەوانەی خاوەن پێداویستە بدن ئێوە لەم توێژە جیاوازانەیە لەم شوێنانی کە سەر بە ئێوەن چیتان کردووە کە پێشتر نەکراوە تۆ توانی وەکو خاڵی بەهێزی خۆت باسی بکەیت زۆر شتمان کردووە بەڵام ئەگەر بە کورتی ئاماژەی پێبم بۆ نمونە نظامی وەرگرتنی مناڵ لە دایانگەکانە ئەگەر چی ئێستا خەڵک ژمارەی وەرگرتنی مناڵ لە دایانگەکانە کەم بۆتەوە بۆ ئەوەی خەڵک دەوامی کەمە لە پارێزگای سلێمانی پێشتر سیستەمێکی دیاریکراو نەبوو لەسەری بڕات بەڵام ئێمە هاتین کردمانە سیستەم لە ڕێگەی فۆرمێکەوە کە کۆمەڵی مواصفاتی تایە ئەو کەسانە دۆزێتەوە تایە کە شایستەترینن بۆ نمونە کێش لەو لە ڕوانگەی ئەو خاڵانەوە ئەو مواصفاتانەوە خاڵی زیاتری بەدەستێنا ئەوەمان وەرگرتووە طبعا ئەوە ئەرکێکی زۆر قرس بوو کە ساڵی پار لە مانگی 8 تا مانگی 9 تا مانگی 12 جێبەجێمان کرد سواز بۆخوا سەربەرز بوونتیان نزیکەی 300 مناڵمان وەرگرت لەسەر بنەمای شیاوترینەوەی کە دایک و باوک هەردووکیان ئیشکەر بن شەرتیش نییە کارمەندی حکوومەت بن ئیشکەر بن مناڵێکی نەخۆشیان هەبێ یەکێکیان کەمەندان بێ یان هەردووکیان کەمەندان بن کرێچیە بن ماڵیان نزیکەیان دوورە سیارەیان هەیە بۆ گەیاندنیان نا هەموو ئەوانە ئەگەر چی لە ناو ئەم پێوەرانە کە دایانی لەبەرەوەی لە کوردستانە با بڵێن داتایەک نییە تۆ بەهۆی کۆدێکی شخصی ئەو هاوڵاتیە نییە بەهۆی بەکارهێنانی ئەو کۆدەوە تو هەموو زانیە ڕاستەقینەکانی ئەو خێزانە بزانی ئەکرێ فێڵێکمان لێکرابێ لە لێژنەکانی ئێمان لە دایەنگەکانی ئێمە بۆ نمونە کەسێک وتبێتی کرێچیم و لە مختاریشەوە مختاری گەڕێکەکان و قایم قامێتەوە پشگیرێکی نابێت کە کرێچیە و واش نییە لە ڕاستیە بەڵام ساڕای هەموو ئەو کێشە و کەم و کوڕیانی کە هەن لەوەی کە سیستەم بڕوات بەڵام ئێمە ئەتوانم بڵێم تا لە ساڵ 90 عەدالەتمان بەدیهێنا لەو بوارانە ئەمە بێجگەلەوەی کە هەندێک کاری ترمان کردووە کە کاری وەزیفەی ڕۆژانەن بەڵام
پێشتر بە هەر هۆکارێک نەکراوە هۆکارەکان تا چەند هاوڵاتیان بوون هاوڵاتێکە لە قەزای ڕانی با بڵین ئیداری ئێستای ڕاپەڕینەوە بێت لە چەم چەماڵەوە بێت لە دەربەنی خان و کەلارەوە بێت لێرە لەم بەڕێوەبەرایەتی تۆ بەهۆی هەندێک ڕۆتینیاتەوە بەهۆی حزور نەبوونی حزوری تۆ لێرە ئیمزاکەی دواکەی و ئیشوکارەکانی دواکەوێت. من 330 ڕۆژ لە 330 ڕۆژی ڕابردووە کە من ئەوەرکەم وەرگرتووە یەک ڕۆژ نییە مۆڵەت بوو بم یەک ڕۆژ نیە نەهات بم بۆ دەوامەکانیش لە 8:30 بۆ سعات 2:30 بۆ 3 تەواجدم هەبووە هەموو ڕێگاکانی پەیوەندیکردنم بۆ هاوڵاتیان و بۆ کارمەندان بەکارهێناوە چ تەلەفۆنی نۆرمەڵ لەسەر مێزەکەم ڕاستەوخۆ بەکارهێنراوە چ فەیسبوک چ تۆڕی کۆمەڵایەتی چ سایت چ ئیمەیل چ مۆبایل و تەلەفۆن ڕاستەوخۆ چ ڕاستەوخۆ هاوڵاتیان هاتبنێرە هیچ کەسێک نهاتووە گیر و گرفتێکی ڕۆتینی هەبوو بێت بۆمان چارەسەر نەکردوێت تەنانەت پرۆسەی نووسراوەکان لێرە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە لێرە بۆ وەزارەت زۆر خێرامان کردووە بە ئاستێک کە یعنی بەراورد ناکات. زۆر باشە مامۆستا کاتی پشوێکی کورتە دوای پشوێکی کورد درێژە بە بەرنامەکەی بینەرانی بەڕێز و خۆشەویست پشوێکی کورد وەرەگرین و دێنەوە. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز لە بەرنامەی خزمەت لەگەڵ عومەر گوڵپی بەڕێوەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی لە خزمەتیان بزانین ئەم بەڕێوەبەرە گشتیە کە نوێنەری کۆمەڵی ئیسلامیە بزانین چه خزمەتێکی کردووە بە هاونیشتیمانیان. مامۆستا با بینە سەرەوەی کە ئێوە چ گرفتێکتان هەیە گرفتە سەرەکیەکانی ناو ئەم بەڕێوەبەرێتتان چییە؟ طبعا گرفتی زۆرمان هەیە گرفتی گەورە با بڵێن بەشێکیان مادین بەشێکیان معنەوین من بە حکمیەوەی هەر ماستەریشم دراسە عیلمیەکەشم لە بواری ئیدارایە ئەو زۆر چاکەزانم ئێمە لە کوردستانە سیستەمی کارگەڕیمان بە تەواوەتی لە قەیرانایە چ بە هەیکەلەکەوە چ بە یاسا و ڕێنماییەکانەوە چ بە ئەوەی پەیوەندی بە تاقە و توانای کارمەندەوە هەیە چکە بەڕاستی تاقەی ئینسان لەم وڵاتە بە تەواوەتی پوکاوەتەوە بە تەواوەتی مرێنراوە وای لێکراوە هیچ دافعەیەکی تیانەماوە کە پاڵی پێوە بنێ بۆی ئیشکە بۆی خزمەتکە چکە ڕاستی گۆڕانکاری بە کابینە گۆڕین گۆڕانکاری ڕوونادا لە کوردستانە بە گۆڕینی بەرپرسێک و دوان گۆڕانکاری ڕوونادا گۆڕانکاری ڕیشەی گۆڕانکاری کۆمەڵایەتیە گۆڕانکاریە لە شێوازی بیرکردنەوەی هاوڵاتیان و کارمەندانە گۆڕانکاریە لەوەی کە سیستەم بەرنامە بەڕێوەبردن سیاست هەموو ببێتە پاڵنەر لە ناخی ئینسانە کە پاڵی پێوەنێ بۆی خزمەتکە بۆی دامەزراوە بەخۆی بزانێ بۆی کە مراجعێک ڕووی تێکرد پەرۆژ بن بۆ ئەوەی کارێکی بۆ ڕاپەڕێنن و کاتێ هیچ کەس چاوی لێ نییە بەبێ هۆکار نەک ڕۆژێک و دوان و هەفتەیەک نیو سەعات ئیشی هاوڵاتیەک ئیشی دایرەکە ئیشی فەرمانگەکە ئیشی حکوومەت نەخاتە دوانەخە ئەمە زۆر هۆکار هەیە کە وای کردووە کە بەڕاستی سیستەمی هەیکەلی کارگەڕیمان وچە ئەوەی پەیوەندی بە ئیدارەدانی مرۆییەوە هەیە لە هی کارمەندان لە کوردستانە بەڕاستی بە قۆناغێکی زۆر خراپەتێ بەڕێوە کێشەی گەورەی دروست کردووە سەرڕای ئەم کێشانەش کێشەی قەیرانی دارایی و ئەومان باس کرد پێش ناوبڕەکە باسمان لەوە کرد تا چەند لە بەڕێوەبەرایەتەکەی تۆیە بندیوار گەندەڵی چوزانم ئەوەی کە ئەوترێ کەسێک کە موچە وەرگێ معنی مستحقی نەبێ تا چەند ئەمە هەیە و ئەگەر هەیە چیتان کردو بووی کە چاکسازی و پاکسازی لەم بوارەیە بکەن. من خۆشحاڵم بەوەی کە یەک کارمەند نەبووە نیشە ئێستا کە کارمەندی وەزیفی ئێمە بێ بندیوار بێ و دەوام نەکا و موچە وەرگێ یاخود فێڵی کردبێ لە حکوومەت ئەوە شتێکی باشە خۆشحاڵ بوو ئەوەی کە لە ئەوەشی کە پەیوەندی بە هاوکاری کۆمەڵایەتیەوە هەیە موچە و هاوکاری کۆمەڵایەتیەوە هەیە لە ڕاستی ئەمە دوو جۆرمان هەیە جۆرێکیان کەمەندامانە یان با بڵێن بە شێوەیەکی گشتی مستەلاح باشەکە کە من پێم خۆش هەمیشە ئەوە بەکاربێنە مەگەر لای خەڵک ڕوون بێ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەتە ئەویان لە ڕێگەی لیژنەی پزیشکیەوە کراوە یعنی ئەگەر کەم و کوڕیە کەم تەرخەمیەک بەزاندنێکی سنوور یاسا هەبوو بێت لە ڕێگەی لیژنەکانەوەیە ئێرە زۆرترین خەڵک ببوونە مامۆستا عومەر زۆرترین خەڵک خاوەن پێداویستی تایبەت نیە و
پارە وەرەگرێ نازانم مستحق نییە لە تۆڕی کۆمەڵایەتیەکان پارە سوودمەند بووە ئەوە لای بینە ڕوون بێتەوە ئێوە لی بەرپرسن یان لیژان و شوێنی تر لی بەرپرسن خۆی لە ڕاستیە زۆرترین نین ئەو غەڵەت ڕۆشتووە بەڵە وا ئەوترێ بەڵام لە ڕاستیە غەڵەتە کەمینەیەک هەیە لە کەمەندامان لە چاودێری خزان چ لە ئاستی پارێزای سلێمانی چ لە ئاستی کوردستانە کە موچەی هاوکاری کۆمەڵایەتی ئەیانگرێتەوە و شایەن نین حەق نین ئەویش بە هەر ڕێگایەک پێشتر کراوە چ بە بەزاندنی و تێپەڕین بە فلتەری لێژنە پزیشکیەکانە چ بە واستەکاری چ بە حیزبایەتی بە هەر ڕێگای کراوە چ کەمەندامان و چ چاودێری خێزان ئەوانە ژمارەیان کەمترینە بەڵام ئیرادەیەکی ئەوێت بەرنمەیەکی ئەوێت مکافەیەکی ئەوێت بۆی لیژانی تایبەتمەند پسپۆر نەزیه پاک بەو سوودمەندانە بڕۆنەوە کەسانی ناشایستە لە شایستە جیا بکەنەوە بەش بە حاڵی خۆمان ئێمە لە ماوەی ئەو 11 مانگی ڕابردووە لە هەر شوێنە کەم و کوڕێکمان بینی بێ لە فایلی هەر کەمەندامێکە موچەکەمان ڕاگرتووە ئیجراعاتمان لەگەڵ کردووە و بە هەمان شێوەش لە چاودێری خێزانە هەر کەسێکمان زانی بێ بەڵام پرۆسی پیاچوونەوە بە 16,000 کەس سوودمەندا لەم کاتی قەیران و مانگرتن و مۆزەف 2 ڕۆژ دەوام کات ئەوانە ناکرێ لە ڕاستیا پشکنینی یەک فایلەکان کاتی وێ پارەیە وێ مکافەیە بۆ لیژان ئێستا وەزارەتی کار بە ڕێنمایی و بڕیاری و ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی لە هەماهەنگیان بۆ ئەوەی کە لیژانەکان جارێکی تر پێک بێنرێنەوە لە ئاستی پارێزگاکان بۆی پیاچوونەوە بکرێ بە سەرجەم سوودمەندانە زۆر باش مامۆستا زۆر داوای وازێنانەکرێ هاوڵاتیان داوای وازێنانی وەزیرەکانەکەن بەڕێوەبەرەکانەکەن نازانم ئەوانی نوێنەرە لە ئەنجومەنەکان لە پەرلەمان تا چەند تۆ ئەم داوای بەڕەوە ئەزانی ئەمە 1-2 کاتێک ئەم داوایە جێی خۆی گرت و حیزبەکەت پێیوتی تۆ بکشێرەوە ئەکشێتەوە یان نەخێر هەر وابەستابی بە کورسیەکەتەوە خۆی داوای هاوڵاتی بۆ وازیێنان ئیستیقالەدان هەڵوەشانەوەی هەر پۆستێک تەنانەت ئەنجومەنی وەزیرانی و کابینەکەش داوایەکی زۆر ڕاست و ڕەوایە من لەوە دڵنیام کە کابینەی حکوومەت لە ئێستەیە بە کەمترین ئەرکەکانی خۆی ناتوانێت هەستەیە بە ئەرک و بەرپرسیارەتێکی منیشەوە بە هەموو پۆستەکانی کۆمەڵی ئیسلامیشەوە بە هیچ جۆرێک لە ئاست چاوەڕوانی تمۆحی خەڵکانیە بەڵام من یەکشتم پێ سەیرە ئەویشەوەیە زۆربەی کات داواکان ڕوبەڕووی ئەو خەڵکانەیەکرێنەوە کە پێشتر لە ئۆپۆزیسیۆنن ئەمە کەمترین پشکیان بەرەکەوێت لە واقعی کە ئێستا هەیە چونکە لە ڕاستیە ئەوانەی لە چەقی بڕیاردانان پۆستەکانی خاوەن پۆستەکانی کۆمەڵی ئیسلامی نین کە سەرۆت و سامان و داهاتی ئەم وڵاتە ئاراستەیەکان مەسەلەن وتری ئێوەی ئەوانی کە پێشتر لە ئۆپۆسیۆن بوون هیچتان بۆ ناکرێەوە ناتوانن خزمەت بکەن بەڕاستی شکستان هێناوە لە ئیدارەدانا وەڵامی ئەوە ئەدەمەوە بەڵام ساڕای ئەوانە من 4 مانگ لەمەوە پێش لە کۆبوونەوەی خۆمان لەگەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر پێشنیاری ئەوەم کرد کە کۆمەڵی ئیسلامی لەسەر جەم پۆستە حکومیەکانی بکشێتەوە ئەویش منەزانم ئەوانەی لە کۆمەڵی ئیسلامین زۆر دڵسۆزانە کاریان کردووە من لە خوشکوبراکانی کەم زیاتر ڕابینم لە خۆم ئەگەر خۆم کارێکم کرد بێ ئەوان ئەوەندەی منیان کردووە لەوە دڵنیام بەڵام هێشتا بۆ دڵنەوایی خەڵک من پێم خۆشە کۆمەڵی ئیسلامی لە هەموو پۆستەکانیان لە هەموو ئاستەکانی حکوومەتە بکشێتەوە بێجگە لە ئەنجومەنی پارێزگا و لە پەرلەمان کە ئەو نوێنەرایەتی خەڵکە بە بڕۆی من ناکرێ بە ئاسانی لیان دەربچێ بەڵام تا ئێستا کۆمەڵی ئیسلامی قەناعەتی وایەمانەوەی مانەوە لە بەرپرسیارەتەکان لە بەرژەوەندی خەڵکایە لە بەرژەوەندی کوردستانایە لە بەرژەوەندی با بڵێن ساڕێژکردنی ئەو برینانەی کە بارودۆخی سیاسی دروستی کردووە من یعنی زۆر بەڕێزەوە لەو بیانوە یعنی لەو عزرە ئەڕوانم بەڵام بۆچوونێکی تر هەیە کە پێی وایە کە من هاتووم لەم ئەرک و بەرپرسیارەتە لێرەم یان وەزیرێک ئەوە بێت چی کردووە و چۆن ئەکا خەڵکەکە بژێنەوە پارەکە پێیاگە لە ڕاستیان بۆ چونە گەڵەتە حیزبی سیاسی بازرگان نییە بەرپرسی سیاسی بازرگان نییە و من نەهاتووم بۆ ئەوەی مەسەلەن لە پارە تایبەتەکانی خۆم لە بازرگانیەکەی خۆم لە بازرگانی حیزبەکەم ئەوانە پارە پێیاکەم حیزبی سیاسی بەرپرسیارەتی سیاسی بەپێی قانون هاتووە دێت باشت ئەبێ ئیدارەی ئەو سەرۆت و سامانە مادی و مرۆییە هەیە کە لە وڵاتە هەیە بیدا یعنی
هیچ بەرپرسێکی یەکێتی و پارتی پێشتر کرێکاری نەکردووە بێنە پارە لێرە بدا بە خەڵک تەخشان و پەخشانی پێوە بکە ئەوە سەروەت و سامانی خەڵک بووە خراپ بەکارهێنراوە ئەوە بودجەی وڵات بووە خراپ بەکارهێنراوە بۆیە ئەرکی بەرپرسەکان ئەرکی پۆستە حکومیەکان ئەوەیە کە بە باشترین شێوە بودجەی وڵات سەروەت و سامانی مادی و مرۆیی وڵات بۆ خزمەت و بەرژەوەندی وڵات بەکاربێنێ یعنی ئێستا بۆ نمونە ئەرکی من ئەوە نییە بچم خەڵک دامەزرێنم بۆ نمونە بەڵام ئەرکی منە ئەو کەسانی کە لێرە دامەزراون ئیشی شخصی خۆمیان پێ ناکەم ئەرکی منە پاسەوانەکان پاسەوانی موسساتی حکومی بن نەک پاسەوانی من بن ئەرکی منە خەڵک نەبەمەوە لە ماڵەوە لە باخەکەم کاری باغداری پێ بکەم کە لە ڕاستیا شکر بۆ خۆی منە باخمان هەیە و ڤێلامان هەیە و بڕی کات زۆر بینە سەر و پرسیاری کەوتم ئەوتێت ئەنی قسەیەگەی ئایا ئەمە زانستی یان ئەویسترێ بانقەس دروست کرێ دەوترێت ئەوانەی پێشتر لە ئۆپۆزیسیۆ نابوون ئێستا بە فعلی ناتوانین ئیدارەی دەوڵەتداری بکەن بە پێچەوانەوە ئەو کێشە سیاسی لە کوردستان هەیە هی کاریگەری ئۆپۆزیسیۆن بوو بە هەر سێلانێکەوە کە من خۆم لە کۆمەڵی ئیسلامیم بۆ یعنی شتێکی وارد نییە دیفاع لە یەکگرت و گۆڕانیشکەم بەڵام ئەو قەزیە سیاسی ئەو کێشە سیاسی لە کوردستانە هەیە لەوەوە سەرچاوی گرتووە کە سێهێزەکە زۆر کاریگەر بوون بە تایبەت پەرلەمان زۆر کارابوو و ئەویسترا پەرلەمان هەر دیکۆرەکەی جاری جاران بێت بە تایبەت کابینە یەکە بوو دووەم و دەست نەبا بۆ ئەو شتانێک کە لە کوردستانە بە بڤ ئەزانرێ بەداخەوە بۆی ئەو خەون و خولیایی سێهێزەکە هەیەە بۆ گۆڕانکاری لە هەموو بوارەکانە مەسەلەن بە موسساتکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بە شەفافکردنی داهاتی وڵات بە دامەزراندن بەبێ جیاوازی و بە هاوڵاتیکردنی موسسات لە کوردستانە زۆر باش ئەمە وای کرد بەداخەوە پرۆسەی بەڕێوەبردن لە کوردستانە ڕوبەڕووی ئەو مەسەجەکە گەشتەوە مامۆستا عومەر کە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی سەیری سایتی تایبەت بە خۆتانەکەی ئەنی ئەڵەی هەر شتێک نیە ناوی قەیرانی دارایی و سیاسیوانە بێ بە جگەل لەوەی لە هەشتونی و بۆ دوونی و لە داوام فەرمیەکەی خۆتە عەسر پاژنێوەڕوان ئێواران شەوان ئەبینین تۆ لە خانەکانی لە لای پیر و پەکەوتە و لای نابیستان و لای ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت و ئەمانیت ئەمانە چه سوودێکی هەیە بۆ تۆ و تۆ چه خزمەتێکەکەی ئەلەمانەیە بەڵام بە کورتی من ڕاستی بە ئەخلاق و ئیمانەوە کارەکەم بە عەشقەوە کارەکەم هەر کاتێ ئەم عەشقەم تیانەما ئەو پۆستە بەجێهێڵم هەموو بەرژەوەندیەکان وەلانێم بە بەرژەوەندی حیزبیشەوە هەر کاتێک وام لێ هات تاقەتم نەبوو ئەرکەکانی سەرشانم هەستم و توانام نەبوو لە کاتی پێویستە لە دەواما بم توانام نەبوو بە عەسران و ئێواران و شەوان و 8 دقەیەک چه مؤسسەکەم پێویستی کرد چه ئەخلاقیاتی کارەکەم و ئەوەی خواست هەر کاتێک توانی وانەکەم ئەوە بزانە ئەوە ئەو ڕۆژەیە کە عومەر لێرە نییە خوا پشتیوان بێت هەر بەو ئەخلاقە بەو بەها بەرزە ئیمانیانەوە بەو نیشتیمان پەروەریەوە کارەکەین بەداخەوە ئێمە زۆرێکمان ئەڵێن هەمومان پێشمەرگەین لە ڕاستیا ئێمە هەمومان پێشمەرگە نین هەر پێشمەرگە پێشمەرگەیە پێشمەرگە ئەو کەسانن کە لە سەنگەرەکانە ئەمێنەوە شۆنخونیەکەن ڕۆحی خۆیان خستۆتە سەر دەستیان بۆ ئەوەی بەرگری لە وڵاتکەن ئەمە بەهایەکی زۆر پیرۆزە ڕاستە لە خۆشەویستیمان بۆ پێشمەرگەڵێن هەمومان پێشمەرگێت بەس لە ڕاستیە پێشمەرگەم بوونی من هیچ کاتێکەوە نیە بچم لە سەنگەرێکا وەکو برا پێشمەرگەکەم بمێنمەوە ئەو ئەرکانی ئەو جێبەجێکەکەن لە ڕاستیە پێشمەرگە بوونی من ئەوەیە کە لێرە خزمەت بکەم لێرە دڵسۆزی بکەم لێرە لە بری 4 ساعت دەوام 6 ساعت دەوام بکەم لە بری ڕۆژێک 5 دەوام بکەم لە بری ئەوەی کە بڵێم کاتی تەواو کاتی دەوام نییە ببوورە ئێستا جومعەیە ئێستا شەمەیە نازانم ئەوانە کە ئەو کاتانەش خزمەتی وڵاتەکەم بکەم پێشمەرگە بوونی من یعنی دڵسۆزی بۆ وڵات یعنی نیشتیمان پەروەری یعنی ئەوەی کە لە دەرەوەی ئەرکە قانونیەکانی خۆم بە ئەرکی کەش هەستم ئەتوێ بڵی پەیوەندی خۆشی تۆ لەگەڵ پیر و پەککەوتە و نابیستان و خاوەن پێداویستی تایبەت و کارگوزار و کارمەندەکان خۆدەم بەڕێوەبەرەوە ئەمە پێشمەرگایەتیە ئەوە پێشمەرگایەتی پزیشکێکە بێت چی بێ ئەگەر دڵسۆزی نەبێ بۆ نەخۆشەکەی پێشمەرگایەتی مامۆسایەک چی بێ ئەگەر دڵسۆزی نەبێ بۆ خوێندکارەکانی بۆ مۆسەکەی بۆ دامەزراوە پەروەردەیەکەی لە زۆر کار و چالاکیە چی بێ ئەبێت ئەگەر خەمخۆری نەبێت لە زۆر کار و چالاکیە دەرەکەویت لەوە چێ وا بوترێ ئەمە کار و چالاکی تۆنی و پەیوەندی نیە بە تۆوە بەڵام حزوڕت هەیە ئەمانە بۆ
خۆی بەداخەوە وێنەیەک هەیە لە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە وێنەیەکی هەڵەیە لە ڕاستیە ئەویژەوەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وا وێنە ئەکرێ کە کاری بڕینەوەی موچە بێت بۆ کەمەندامان و بۆ چاودێری خێزان بۆ ئەو کەسانی پەرتەوازە ئەیجگەلەمە چیکەی هەیە لە ڕاستیە بوارێکی زۆر زۆر فراوان هەیە کارکردن بۆ خێزان بۆ مناڵ بۆ ئافرەت ئیحتیمامدان بە کێشە و گرفتەکانی کۆمەڵگە چ کۆمەڵایەتی چ دەرونی هەموو ئەوانە ئەرکی ئێمەیە بەپێی قانون و یاساشەیە طبعاً هەر لە یاساکانە نووسراون هەموو ئەو شتان لە یاسای چ وەزارەت چ ئەو یاسایانەی پەیوەندیان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە کاری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە هەیە من هیچ شتێکم نەکردو ئەگەر ئەرکی سەرشانی خۆم نەبێت من حەزەکەم ئەوە ڕوون بێت هیچ دەستم بۆ هیچ شتێک نەبردووە ئیلا ئەرک و وەزیفەی ڕسمی خۆمە و بەپێی یاسا پێی هەستاوم و ڕاستە و خۆ پەیوەندی بە کارە وەزیفەکانی خۆمەوە هەیە بۆیە ئەوانەی کردومە بە تەواوەتی لە ئەرکە سەرەکیەکانی خۆمە بەڵام لەبەرەوەی کە ئەو وێنەیە هەیە لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئیشی دابشکردنی بۆچەیە بەسەر لە ڕاستی ئیشی ئەوە نییە ئیشی بەڵە خاوەن پێداویستی تایبەت ئەبێ هەموو مؤسسات لە کوردستانە لە خزمەت یابن و هێندە ئەرکی سەرەکی هەیە لە دابینکردنی موچە ئەمە ئەرکە بەڵام لە ڕاستیە چاودێری و پێشکەشکردنی خزمەتگوزاری کۆمەڵایەتی ئەرکێکی زۆر فراوانە و دەرفەتێکی زۆری کارکردنی تایە و بەداخەوە لە کوردستانە حکوومەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەمڕۆوە زۆر کەم تەرخەمە هۆکارەکان چییە؟ هۆکارەکان زۆرن ئەمێ ئەو ڕاستیەش بڵێم کە من هیچ کاتێک بەتەنهانی یەک دنیا خەڵکم لەگەڵە کە لە دامەزراوە کۆمەڵایەتیەکان لە بەڕێوەبەرەکان لە توێژەرە بەڕێزەکان لە کارمەندەکان لە کارگوزارەکان لە پاسەوان و فەرمانبەرەکان هەر هەمویان بەبێ ئەوان من هیچ شتێکی باشم بۆ زۆر باشە زۆر جار لەو چالاکانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوێنەکەیتەوە کۆمنتی جۆرە جۆرە بۆ نووسرێ بێگومان بەشێکیان لایکێکەن و یان کۆمنتی مەدەح ئامێزە بۆ نووسن کۆمەڵێکیشیان بێگومان بە دەرنی لەوەی ڕەخنەت لێگرێ بۆ هەردوو لا چیت هەیە بۆ یەکەمیان ڕێز و خۆشەویستیم هەیە و پیانەڵێم ئەوانەی کە پێزانینیان هەیە یان دەستخۆشییان هەیە سوپاسیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆم چاویان ماچەکەم ڕێزم بۆیان هەیە لە گەورەی خۆیانە و دڵنیابن لەوەی ئەوەی منەیکەم هیچ شتێکی زیادەم نەکردو ئەرکی سەرشانی خۆمە بۆ هێندێک جار هێندێک کۆمنتیش ڕەخنەیە ئەوانش لەسەر سەر و سەرچاو بۆ ڕەخنەکانی بە هەمان شێوە ڕێز و پێزانینم هەیە و من زۆر سوودم لێ وەرگردوونی سفادەم لێ کردوون ئەگەر هەڵەکە بالفعل کەم تەرخەمیەکە هەیە ڕاستم کردوێتەوە ئەگەر ناڕوونیەک هەیە ڕوونکردنەوەم داوە لە ڕاستیە ئەو کەسانی کە لە ئەرک و بەرپرسیارەتی گشتیان ئەوانە شخصی خۆیان نین عمەر نییە لێرەیە بەڵکو کەسێکە نوێنەرایەتی دەنگدەرانەکە نوێنەرایەتی خەڵکەکە ئەرک و بەرپرسیارەتێکی قانونی و ئەخلاقی لەسرە لەبەرەوە هەر هەواڵێک هەر چاکەیەک هەر باشەیەک هەیەی بڵاوی بکاتەوە نابێتە باشە و چاکە بۆ شخصی خۆی من تا ئەو کاتەی لێرەم نوێنەرایەتی خەڵکەکەم نوێنەرایەتی کۆمەڵەکەم و نە پێویستەکە بۆ چاکەکان باسی بکەم نەخراپەکانیش کەس بەهۆی منەوە شەرمەزار و ئیحراجە بێ تا ئەو کاتێ ئەو کەسانی لەبەر ئەرکە گشتیەکانان موڵکی گشتین ئەبێ خەڵک زانیاری لەسەریان هەبێ ئەمانە خەریکی چین هەواڵیان چییە بۆوە ئەکەن بۆوە چوون بۆوە ڕۆشتن بۆ ئەمەیان نەکرد من پێم خۆشە میدیاکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستگاکانی چاودێری لەما زۆر تونتر بن تیشتر بن بۆی بەرپرسەکان بە کەیفی خۆیان کات ڕێگەم نایە شتێک من نەموت بێ یان شتێک خۆت ویستی بێت بیڵی ڕێگەم نایابێ بەهۆی پرسیارەکانەوە لە کەمتر لە یەخ و لەکا بێڵێ سپاس بۆ جەنابەت کوردستان ئەرکی زۆرمان لەسەر لێ چاوەڕێیەکە خەڵکی کوردستان بە قۆناغی زۆر خراپات تێبەڕێەوە ئیدارە پرۆسی بەڕێوەبردن لە کوردستانە بە قۆناغی زۆر خراپی بەرز و نزمان تێبەڕێەوە کاری باش کراوە پێویستیان بە درێژەدان هەیە و کاری زۆر خراپ هەیە و خەڵک لە زۆر شت ناڕاستیە پێویستیان بە وریابوونەوەی حیزبەکان هەیە کادیرە سیاسەکان هەیە بەدەمەوە چوون هەیە لە ڕاستیە لەوە زیاتر ئەبێ کات بەفیڕۆ نەدەین بەرپرسەکان لە سەرۆکی هەرێمەوە بۆ ناکۆکێش کە لەسەر پۆستەکەی هەیە هەتا وەکوەگاتە بەڕێوەبەرێک لێپرسیاوی یەکەیەک وەحدەیەک خەڵک چاوەڕوانی زۆری لێ هەیە کات زۆر بەفیڕۆ دراوە و توانای دارایی و مرۆیی لە کوردستانە زۆر بەفیڕۆ دراوە تەمەناکەم هەر یەکەمان لە ئەست خۆمانەوە بە ئەرگەکانی سەرشانی خۆمان هەستین بۆ ئەوەی دڵی وڵاتی خۆمان میلەتی خۆمان مناڵی خۆمان ئافرەتی خۆمان خێزانی خۆمان هاوڵاتیانی کەمەندامی خۆمان خۆشکەین
و سەربەرزانە وەک چۆن لە بەرەکانی جەنگ لە بەرامبەر هێزێکی وەحشی وەکو داعش یەکدەست و یەکدڵ براون لەناو خۆشا براوە بین بردنەوە لەناو خۆیان بە یەکدەسی و یەکڕێزی و کارکردن و پاکێتی و دووربوون لە گەندەڵی و سەروەری یاسا ئەبێتە گەورەترین نقطەی هێز. زۆر سپاس کاتو نەما داوای لێبوردنەکەم وەرز عومەر گوڵپی وەڕێبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە یەکەم ئەڵقەی بەرنامەی خزمەت. زۆر سپاس کاکدانە بۆ جەنابت بۆ هاوکارەکانت هیوادارین ڕوونکردنەوەیەکماندا بێت کە پێویست بێت. دووبارە سپاس بێنەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت و نوێنەرێکی دیکەی کۆمەڵ لە پۆستە حکومیەکانە کە بۆ خزمەتی ئێوەدانراوە هەموو لایەک بەخوای گەورە ئەسپەرین. کوردستان ئاوادان و ئارام خواتان لەگەڵ.